داوای لێسەندنەوەی 50,000 بەرمیلەکە لە حکوومەت هەرێم دەکرێت. وەزیری نەوت دەهێنرێتە سەر هێڵ. بەغدا دەست بە دابەشکردنی موچە دەکات. نەناردنی 120 میلیارەکەش موچەی هەرێم دەخاتەوە مەترسی. لێدانی گورزێکی کە مەشکێنی ئەمریکا لە ئێران لە ئانوساتدایە و واشنتۆن خۆی بۆ گۆڕانکاری گەورە ئامادە دەکات. لە ناو پەرلەمانی عێراقدا جوڵەیەکی تازە دەستی پێکردووە بۆ دابینکردنی بەنزینی پاڵپشتی کراوی 450 دیناری لە هەرێمی کوردستاندا بە هەمان شێوازی پارێزگاکانی تری عێراق. ئەم هەنگاوە بە ئامانجی کەمکردنەوەی بارگرانی داراییە لەسەر شانی هاوڵاتیان. فراکسیۆنی هەڵوێز لە چوارچێوەی پرۆژێکدا لە پەرلەمانی عێراق داوای کردووە بەغدا تەواوی نەوتی بەرەمهێنراوی هەرێمی کوردستان ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات و خۆی بنزینی 450 دیناری بۆ هەرێمی کوردستان دابین بکات. هاوکات فراکسیۆنی یەکگرتوش داوایان لە بریکاری وەزارەتی نەوتی عێراق کردووە کەوا وەزارەتی نەوت هەنگاوی کردەیی بنێت بۆ کەمکردنەوەی ئەو بارگرانیە داراییەی کە بەهۆی گرانی سوتەمەنیەوە کەوتۆتە سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەوە لە کاتێکدایە دوای ئەوەی نرخی بنزین لە هەرێم گەیشتە 1400 دینار. بڕیارەکەی حکوومەت بۆ جێگیرکردنی نرخەکەی لە 850 دینار قەیرانی دروست کردووە و لە زۆربەی بنکەکان بنزینی نۆرمال دەست ناکەوێت. پرۆسەی دابەشکردنی موچە لە عێراق دەستی پێکردووە و بە پێی زانیاریەکانی سەرچاوێک لە حکوومەتی فیدراڵ بەو مەرجەی کێشەی پارەی کاش دروست نەبێت پێشکۆتاییاتنی مانگی حەوت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان خەرج دەکرێت. لە بەرامبەردا کێشەی سەرەکی نەگەیشتنی موچەی هەرێم بۆ ئامادەنەبوونی داهاتی ناوخۆ دەگەڕێتەوە. سەرچاوێک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاندووە بە ئەگەرێکی زۆرەوە ئەم مانگەش ناتوانن 120 میلیارد دینارەکەی داهاتی نانەوتی بنێرن بۆ بەغدا. نەناردنی ئەم بڕەپارەیە بۆتە هۆکاری سەرەکی دواکەوتن و لێبڕینی موچەی موچەخۆران. هەروەها ڕاستەوخۆ گرفتی بۆ دابینکردنی شایستە داراییەکانی فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان دروست کردووە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵی ئەمریکی بڵاوی کردەوە کە ئەمریکا بەناردنی هێز کەرەستەی سەربازی و تیمی پزیشکی زیاتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەی سەربازی خۆی لە ناوچەکەدا بەهێزتر کردووە بە مەبەستی دابینکردنی بژاردەی سەربازی بەرفراوانتر بۆ دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا. ڕۆژنامەکە لە زاری بەرپرسانی ئەمریکاوە بە پشبەسن بە داتاکانی چاودێرێکی فرینەکان ڕایگەیاندووە کە هێزە تایبەتەکانی ئەمریکا لە هەفتەی ڕابردوو لە بنکەکانی ناوخۆی ئەمریکاوە ڕەوانەی ناوچەکە کراون. با گوێرەی راپۆرتی ڕۆژنامەکە واشنتۆن هەروەها فڕۆکەی جەنگی لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگیر کردووە و بۆمبافکە ستراتیژیەکانی نیشتەجێ لە بنکەکانی ئەمریکا و بەریتانیای خستۆتە بەرزترین ئاسیا ئامادەباشیەوە بۆ ئەوەی لە کاتی پێویستدا پانتایی ئۆپراسیۆنەکان فراوانتر بکرێت.